بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیان بە خزمەتی وی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ لەسەر گرنگجی بۆن خۆشی بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێن و لیان دەپرسم ڕۆژانە بۆن بەکاردێن و زیاتر خواستان لەسەر چ بۆنێکە و لەم وەرزی هاوینەدا بە تایبەتی چەندێک گرینگە ئێمە گرنگجی بە بۆن خۆشی بدەین و چونکە بۆن خۆشی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەسایەتی کەسەکان هەیە. بۆ نمونە کاتێک کەسێکی بەرامبرت بۆنێکی خۆشی لە خۆی داوە تۆ ڕاستەخۆ سەرنجت بۆ لای بۆنەکە دەچێت و ئەو بۆنە سەرنجی تۆ ڕادەکێشێت و کاتێک دەچێت شوێنێک ئەگەر بۆنێکی خۆش لە خۆدا بێ دەبینی ها دەوروبەرەکەت سەیری دەکات و ڕەنگەلێشت بپرسن ئەو بۆنە خۆشت لەکوێ کوڕیە و ناوی بۆنەکەت چییە. و کاتێک دەچین بۆ مزگەوت بە تایبەتی لە ڕۆژی هەینیدا دەبینن کەسانێک هەیە بۆنی خۆشیان لە خۆیان نەداوە ئیتر کە لە تەنیشتەوەدا دەنیشن هەست بە بێزاری دەکەیت و ئەو کەسانەی کە لە تەنیشتت بۆنی خۆشیان لێ دێت ڕاستەخۆ سەرنجت ڕادەکێشن و هەر حەز دەکەی لە تەنیشتیانەوەدا بنیشیت. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەگەر سیر و پیاستان خوارد ئەو ڕۆژی مێن بۆ مزگەوت. بۆیە موسڵمان گرینگە بۆنی خۆش بێ و دوورکەوێتەوە لە بۆنە ناخۆشەکان. ئێوە لەگەڵمانە بن با بزانم هاوڵاتیانی شاری هەولێر لەسەر بۆن خۆشی چیاڵێن. لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی وەڵای زۆر باشم ڕۆژانە بۆین لە خۆم دەدەمم بێ بۆ ناتوانم بێمە دەرێ سان دایم بۆنی خۆش بیتن زۆر زەرورە. یەک لە سێشتەکانە کە خۆشەویست بۆ لە ناخ و دڵ و دەرونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بۆم بووە. دەچێ مزگەفتێ یان دەچێت شوێنێک کەسێک بۆنی خۆشە پێت خۆشە بەرامبەر زۆر جارەیە کابرا بۆنێک خۆشیەوەک پێم گوتیەوە چ بۆنەکە. بۆن بەکاردێنی بەخوای ئەگەر ئەو کاتەی چکە ئیشەکەی من سەرەزە هەموو کات نا بەڵام لە زۆر شوێنان کە بۆ مزگەفت منە بۆ مناسەبەتش بەکاری دێنم. باشە کاتێک دەچیا مزگەوت چەندێک گرنگجی بە بۆن خۆشی خۆ دەدەی. وەڵڵا جە بە تاکید گرینگە پێش هەموو شتێک کە دەچێ مزگەفتێ گرینگە کەوا بۆنەچ خۆش لێبێ لۆوەی کە دەچیە ئەو جەماعەتی یان ڕۆژی هەینی کە دانیشتی کابرا بێز لێ نەکە یان بۆنەشی وا لێنێ کابرا لەبەرد هەرێ یان لۆ نمونە کابرا هەیە دەچتە سیری دەخوا پیازی دەخوا ئەوە کێشەگە لە زۆرە ئەو کێشانە لەم زۆربەی مزگەفتەکانەیە کابرا سیری دەخوا پیازی دەخوا دێ لە تەنیشت نێژی دەکە یعنی دەبتە هۆی ئەوەی تەنیشت بێزار دەبیێت. تۆ بە بۆنی تەنیشتەکەت جاروەها بۆ بێزاربی. ئەرە وەڵڵا بە تاکید کابرا سیری خواردە پیازی خواردیا ئەم خودی خۆم هەتا ئێستا سیرم نەخواردە پیاز دەخۆم برێ ناخۆم بەس نەکچویمە وەخت ئەو جێ کە مزگەفتێ یان هەر لە مارێ بوومە خواردمەگەنە ناخۆم. باشە لە کاتی بۆنکردندا ڕەچای ئەوە دەکەی بۆنێک نەکڕی کە دەوروبەرەکەت چادەورەکەت پێوە ئیزعاج بێتن. بە تاکید ئەرێ وڵی ئێستا زۆر جارێ ئەم زۆر بۆنی قورس بەکار ناینم بۆنەکی ئەو دەکەم خەفیف بیلۆ چکە هەموو کە خاستانە فەسڵە هاوینە بۆنەی قورس بکەی کابرا لێت بێزار دەبی بۆنەی سووک هەم بۆن لۆ خۆت خۆش بێ یان مشتریەک دێتەکردم یان دەچێ میێوەندارێکی کابرا بۆنەکەی یعنی وە بکاتم برێ ئەو بۆنە لە چێ کڕێ نەک برێەوە بۆ قورسە چێ لە خۆتدایە زۆر جار شتی و حالەتە بووە. باشە جاروەها بۆ کەسێک بۆنێکی خۆش لە خۆدا بێت پرسیار لێکردی چ بۆنەکەەوە 100 جار ئەم لۆ بۆنی خۆشەوەمە زۆر جارەیە کابرا بۆنێکی خۆشیەوەک پێم گوتیەوە چ بۆنەکە بەس سووگا ئەو بۆنێکە قورس بیام لە خۆ نادەم بە زۆربەی کادیانی بۆنەی لە خۆم دەم سووک بیت قاتستان و هایناوە نیە برێ دستانان قورسش بیاتیا بەزم بەس بۆنی سووک بەخکار دەینم. کەواتە بۆن خۆشی کاریگەری هەیە لەسەر کەسایەتی کەسەکان بە تاکید یعنی جاری وایە کابرا بۆنەش قورس لە خۆ دەدا یعنی بەڕاستی ئەتوو بەتوو بیتن هەستی لەکردی بۆنەش سووک لە خۆ دەدا ئەتوو بەتووی هەردانیشی لەکردنی بە تاکید. زۆر باشە لە کاتی بۆنکردندا ڕەچاوی نرخەکەی دەکەی یاخود هەر بۆنێک بەلاوەتەوە خۆش دەیکڕی. بە قورئان چییە بۆنەم بەڕاستی بۆن هەیە بە 10,000 بۆن هەیە بە 15,000 بۆن هەیە بە 3,000 جاری وایە ئەوە نییە برێ بۆنەکی وا با ڕۆژێک ببینێتەوە با 2 ڕۆژ ببینێتەوە شەردووە نییە برێ مانگەک و 10 ڕۆژ و 20 ڕۆژ ببینێتەوە. بۆن بەکاردێنم بەڵام زۆر نا بەکەمی بەکەیم بەکاردێنم بەڵام زۆر بۆنەکی بەکاردێنم کە بۆنەکی تیش بمینێتەوە.
بۆنەی تیژەی کە بەکاردێنی بە تایبەتی لەم وەرزی هاوینەدا نابێتە بێزاری دەوروبەرەکەت؟ وەڵام ئەو بۆنەی کە بەکاردێنم بۆنەکە لەلایەن خۆم زۆر خۆشە، زۆر هەستی بۆکردنیشم زۆر بەقۆتە، یعنی کە بەجێشدا دەڕۆم دەزانم چەند ماچی شیوەچیان هەیە، چیان نییە چیان نییە، تەنها بە بۆنەکەی تەنها بە بۆنەکەی. هەتا بۆ نمونە جارێکیان لە ماڵی خۆمان خێزانەکەم نۆچی هاشت بەسەر ئاگری بۆنی نۆچی سوتایە، گوتم وەڵای درێ مارێک بۆنی نۆچیان سوتایە، کوڕگوتی چام کوڕی وەڵام نۆکمەوە سوین نۆک بوو بە غەروس. ئەرێ وەڵا باشە بابینەوە سەر بە بەکارهێنانی بۆن، ئەو بۆنانەی کە دەیکڕی دەبێت کوالێتی بەرز بێ یاخود ڕەچاوی نرخەکەشی دەکەی؟ وەڵاهی خۆی بۆن ئێستان بۆنم زۆر لە خارج لۆ دێتن، ئەو لازاوەکان لۆم دێنن لە دەروی وڵات لە دەروی وڵات بۆنی مارکەیە. بەس شتەکەیە دەبینی زۆر زار دەبینی لێرە لە باسی بۆین دەکەدرێت ئەو بۆنە تێست ئەو بۆنەی خۆی ئەسلەکەیە کە عادیەکەت داتی زۆر جا برادرم فێری کرد گوتی گوتی ئەو بۆنەی دەستی خۆتم دێ نەک ئەو بۆنەی کەلوم لێین لە ژۆری. واتە چۆ جار کە دەڵێن تێست ئەو بۆنەی ئەو بۆنە نییە کە ئەو بۆنەی کە ئەوان درێن تێستە لێ دەدا بۆنەشکە دەدەنی. ئەو جا برادەرەکە فێری کرد بوو گوتی نە ئەو بۆنەی خۆتم دەوی تێست گوتەکەم گوتی قەینە مشکلە نییە ئەو بۆنم دێ. ئەو جا ئەو بۆنی ینی بەڕاستی بۆن بەکارهێنانی بۆن کاریگەری لەسەر کەسایەتی کەسەکان هەیە؟ تاکیت چونکە ئێستا بۆ نمونە دەڵێت جارێکیان ژنی پیاوەک برێ دوو خۆشەویست عیلاقیان هەیە لە دوای زەواج تووشی مشکلەی دەبن لە ئەنجامی چ بۆنی پشیلەکی لەگە خۆینە ئەو بۆنی ئەو پشلێت تەسری لە سایکۆلۆژیەتی ئەو پیاوەکەی دەکرد پیاوەکە ویست ینی جیابنەوە ئەوجا بۆن تاسیرەیە دەبینی بۆنی خۆش وەلێ دەکات و سەرنجی بەرامبەر ڕاکێشی یان دەبینی دەچێت مزگەفتێ یان دەچێت شوێنێک کەسێک بۆنی خۆشە پێت خۆشە بەرامبەر بی بەڵام ئەگە بۆنی ناخۆش بی ئەوە ینی هەست لێ بێزار دەبی بۆیە بۆنیش هەندێکی بۆنیان هەر بدایەت ناخۆشە هەندێکی بۆنیش لە خۆیان نەدەن هەر بۆنی ناخۆشە. سلااوت لە بیجانەکەم بە خێروێ زۆر سپاس. دەپرسم ئێستا خواست لەسەر بۆنکردین چۆنە ینی خەڵک لە هاویندا خواست لەسەر بۆنکردین چۆنە؟ وەڵی هاوینان لە گەزستان فەرقی هەیە کابرا هاوینان زیاتر عراقەی دەکات دەوی بۆنەشی لە خۆیدا تاقیبە لەوانە ڕۆژانە دو هەفتەی جارێک بۆنی بکری دوو جارە حەسب بەکارهێنانی قابلی کابرا بۆنەشی لە خۆی نادا هاوینان. بۆنی هاوینان لەگەڵ زستانە لەگەڵ وەرزەکانی دیکە جیاوازی هەیە؟ طبعا جیاوازی هەیە لۆ نمونە زستانە دەتەڵانی بۆنەچی تۆندی بەکاربیینی هاوینان بۆنەچی خەفیفتێریاوەە بەجسم دەگۆدرێ حەزی سووک و حەزیێگران. لە هاویناندا چ بۆنێک زۆرتر خێراتر خەڵک دەیکرێت زیاتر خەڵک دەیکرێت؟ وەڵی وەچی نمونەی هۆگۆ بۆست هەیە پلاتینیۆمە شانیێڵە سۆڤاج ئەنە ئەبیاد نەوعە حەسب. خوازە سەر بۆنە کەپسەکان زیاتر یاخود ئەو بۆنانەی کە ئێوە خۆتان تێکەڵی دەکەن؟ حەسب یعنی ئێستا نابە منەوە خۆشترە من بەونەوە نەخۆشە چکە کابرا دەسەڵاتی نیە بە $100 $70 تا بۆ بکری دێتن ئەوانە دەکری هەزانترە یا کوالێت تقریبن لە ڕووی بۆن ینی بۆنەکانش لە یەکتریەوە نزیکن؟ هەندێکیان هەیە نزیکن هەندێکیان هەیە دەتانم 100 نزیکتران دەمی 7 ئەو هەندە. بەشێک لە بۆن فرۆشەکان خۆیان دەڵێن ئێمە بۆنێک تێکەڵ دەکەین دەیگرینەوە تایبەت لە لای خۆمان ینی ئاشکرای ناکەین هێنێکی ئاشکرا ناکەین تۆ بۆ شێوازە بۆنت تێکەڵ کردو تایبەت بە خۆت ئەتیادێ ناوەکەی دۆنسم کابرا حەزی لە جاشکە بێتەکە من حەزی لە جێشکە دەکری کێشم نییە ناوەکەی لەسەر طبیعی ناوی طبیعەکەی دەنووسم. زۆر باشە پێم بڵێ بۆن کاریگەری لەسەر کەسایەتی کەسەکان هەیە؟ یعنی کو بۆ نمونە کەسێک کە بۆنی خۆش لە خۆی بدات و خۆی بۆن خۆشکە کاریگەری هەیە لەگەڵ کەسێکە تەما تو مەسەن دەستی کابرای ڕاوە دەستی ئەگەر بۆنی خۆشی لێنێت ناتوانین دەکەلەکەین ڕاوەستن لەوەی باشتر کاگە بۆنێکی کابرا بۆنی گوری خۆی بۆنە شتیر لێ بێ لەگەڵ بەکارهێنانی بۆنە چۆنی؟ وەڵی زۆر باشم ڕۆژانە بۆین لە خۆم دەدەمم بێ بۆ ناتوانم بێمە دەرێ ڕۆژانە بۆن بەکاردێنی؟ ئارێ وەڵە. باشە چ بۆنێک بەکاردێنی؟ وەڵا بۆنی شێخ زاهیر بەکاردێن بۆنێکی خۆشە سووکە خەڵک ڕای لێیە. زۆر باشە بۆنەکانت یەک زۆر بۆنت هەیە یان لە وەرزەکانە بەکاری بێنی یاخود لە وەرزی هاینا بۆنێک بەکاردێنی و لە زستانە بۆنێکی دیکە بەکاردێنی؟ بە قورعانە بەزەوە شێخ زاهرم پێخۆشە خەڵکیش پێخۆشە ئەی بەکاردێن بە زۆری ئارێ وەڵا. زۆر باشە چ کاتێک زیاتر بۆن بەکاردێنی؟ بەخوای بەیانیان دێمە دەرەوە بۆین لە خۆم دەدەم ئێوارانش دەچمە برێن دەچمە دەرەوە هەر بۆین لە خۆم دەم.
بۆن خۆشی کاریگەری لەسەر کەسایەتی کەسەکان هەیە ئای چۆن دەبینی ئێستا دەچێ مزگەفت بۆنێکی ناخۆشت لێ دێ ئەگە بۆنێکی لە خۆت دێ خۆشە بەڕاستی خەڵک ئێستا لە تەنیش پیازی خواردە شت خواردە زۆر ناخۆشە ئای بەس بۆنی خۆش لێ هەموو خەڵک دەروەڵای بۆنەکەت خۆشە ئارێ وەڵڵا چەندێک بە گرنج دەزانی بە تایبەتی ئێستا کە وەرزیاوی لە خەڵک خۆی بۆن خۆش بکات بسێتە کاتێک دەچێتە دەرەوە بۆنی خۆشی لێبێت ئەنی بە تایبەتی وەکو دەڵێم ئێستا وەرزی هاوینە نەک ئینسان بۆنێکی ناخۆشی لێبێت ڕاستە بەستا هاوینە لە بۆیە خەڵکێ بۆن حاڕەقی لێ دێ بۆن حاڕەقت بۆنش پیسە تو ڕۆژانە ئاوچی بە خۆت خایم بە دوای بۆنی لە خۆتدا بۆنش خۆش لێ بێ ناو خەڵک بێ ڕەحمە لە بابە نەک بچێ ناو خەڵک بۆنێکی ناخۆش لێبێ خەڵک بێز لێ بکاتەوە باشە پێم بڵێ لەکێوە زۆر بۆن بەکاردێنی ئەم لە مێژە بەڕاستی خۆم ناسیەوە بۆن بەکاردێنی ئارێ وەڵڵا بەردەوام خۆت بۆن خۆش دەکەیت بەێ پێشام فیجیم بەکاردێنە فیجی بۆنش زۆر خۆش زمانی قەدیم زمانی حکوومەتی ئێستا بۆنی بەکاردم شێخ زایری خۆشە زۆر باشە ئەی لە ماڵەوە گرنگجی بە بۆن خۆشی ماڵەوە دەدەی بەێ ماڵەوە بۆنی خۆش نە بەکەلی چ دێ باش ئێستا دەبینم تۆ بەرامبەر دوکانێکی بۆن فرۆشی تا چەند ئەم دوکانە کاسبی خۆی دەکە کابرا تێیدا بەڵام بە بۆ نەخۆشەکەی تۆش دڵخۆش دەبی و هەست بە خۆشیەک دەکەیت ڕاستە بە جیران بۆنی خوابی خۆشانی ستا جیران بۆن فرۆشە پێم خۆشە بۆنی خۆش لە بۆ من دێ خۆشە ینی جیرانت بۆن فرۆشبی خۆشە ئارێ وەڵڵا ئایلۆی باشتر ئێستا بۆن گوڵی دێ بۆن نێرگز دێ بۆنی مسک دێتن خۆشە و شتانە خۆشە. لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی وەڵڵای زۆر باشم ڕۆژانە بۆین لە خۆم دەدەمم بێ بۆ ناتوانم بێمە دەرێ سان دایم بۆنی خۆش بیتن زۆر زەرورە یەک لە سێشتەکانە کە خۆشەویست بۆ لە ناخ و دڵ و دەرونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بۆم بووە دەچێ مزگەفتێ یان دەچێت شوێنێک کەسێک بۆنی خۆشە پێت خۆشە بەرامبەر زۆر جارەیە کابرا بۆنێکی خۆشیەوەک پێم گوتیەوە چ بۆنەکە لە وەرزی هاویندا خواز لەسەر بۆن چۆنە خەڵک ڕوو دەکاتن کە بە تایبەتی ڕوو لە دوکانەکەیەوە دەکات بۆنی بە دوای بۆنی خۆشدا بگەڕێت بڵێ بۆنێکم دەوێت سوک بێت بۆنێکی خۆش بێت وڵی خۆی ڕاستەکەی ینی بۆن لە هاویناندا زیاتر خەڵک خواسی لەسرە چونکە بە گوێرەی ئەوەی خەڵک زیاتر ئارەقە دەکاوە زیاتر گەرمای دەبیتن خۆستی بۆن لەسەر هاوینان زیاتر خەڵک بەلای دادێ و زیاتریش خەڵک لە هاوینان بۆی نەخۆی دەدات وەک لە زستانان بۆنی هاوینان لەگەڵ بۆنی زستانان یان لەگەڵ وەزەکانی دیکە جیاوازی هەیە بەڵێ جیاوازە بۆنی هاوینان لەگەڵ بۆنی زستانان جیاوازەکەی زۆرە وەکو ینی بۆنی زستانان زیاتر خەڵک بۆنی ئەگەر قورسیش زیاتر لە خۆی بدا زۆر کێشەی نابی چونکە زستانە و زۆر پێوی دیارنێ بەڵام هاوینان زیاتر خەڵک بۆنی فێنک و بۆنی سوک بەکاردێنی زیاترەوە بۆن عادەتەن کوردی خۆشمان زیاتر عزیز لە بۆنی گوڵا و ئەو شتانەیە بۆنی گوڵ زیاتر بەکاردێنێ زیاتر بۆنی گوڵ بەکاردێنی خەڵک وەکو عرب نە بەڵام وەکو کوردی خۆمان زیاتر ئازیان لە بۆنی گوڵاوەکانە زیاتر وەک لە بۆنەکانی دیکە ئەو کەسانەی کە دێن خواستیان لەسەر بۆن کڕینە شارەزەیان لەسەر بۆن کڕین هەیە یاخود داوا لە تۆ دەکەن بۆنێکی خۆشیان پێ بدەیت وڵای عادەتەن لە ڕووی بۆنکردن وەکو ئەو بۆنە زەیتیانە کوردەکانی خۆمان زیاتر تۆزێک شارەزایان لەو بۆنانە کەمە وەکو کوردی خۆمان بۆنە ئازرەکان زیاترەوە بۆنە ئەو بۆنانی کە جایزم چۆن بڵێ کەپسن ئەوان زیاتر شارەزایان لی هەیە وەڵام وەکو عرب شارەزایان زۆر باشە لە بۆنی هەتا عرب هەیە یعنی زۆر زیرەت چ لە ئاستی بۆنی بەڵام وەکو کوردی خۆمان زۆربەی زۆری دێتنەوە بۆنانە دەڵێ بە خۆت بۆنەکمان لە بۆ اختیارکە بۆنەکمان بدی واتە خەڵک بەگشتی شارەزایەکی زۆر باشی لەسەر بۆنەکان نییە تەنها بۆنە کەپسەکان نەبێت وەکو کوردی خۆمان بڵێ ینی تۆزێک شارەزایان لەو بۆنانەوە هەیە بەڵام کوردی خۆشمانتیایەتیەوە زۆر شارەزای لێیە بەڵام بەگشتی گەر قسەی لێ بکەین کوردی خۆمان تۆژێک شارەزایەکەی کەمترەوەک لە هەرم جیاوازی ئەو بۆنانەی کە خۆ تێکەڵی دەکەی لەگەڵ ئەو بۆنانەی کە کەپسە چییە؟ جیاوازەکەیان ئەوەیە ئەو بۆنانەی کە تێکەڵ دەکرێتن شەریکێ وەکو وڵاتی جیاوازی تێ دەکرێت بەڵام ئەو بۆنانێک کە تێکەڵی دەکەی واتە بە خۆت دەتوانی هەر بۆنەکە بتێ لەسەروانە دروستی کەوە ئەوە جیاوازەکەیتی بەڵام ئەوان کە دێتن تەنایەک بۆنە سابدا بۆنی پیاوان و ئافرەتان جیاوازی هەیە بەڵێ
ئەی ئافرەتان خانمان چەندێک دێن بۆ ئەوەی بۆنی خۆ بە دوای بۆنی خۆش هابگەڕێن و بۆنی خۆش بکرن وڵی زیاتر وەکو خۆمان کوردی خۆمان زیاتر خانمان ئەو جۆرە بۆنانە بەکاردێنین چونکە ئەو بۆنانە زیاتر بۆ خانمانی خۆشیتێدا و بۆنی فێنکی زۆرتیە و ئافرەتیش زایدن ئەزی لە بۆنی فێنک و بۆنی ساردە زیادن ئەو بۆنانەی کە تۆ لێرە دەیفرۆشی بەرزترین یان نرخەکەی دەگاتە چەند؟ وڵی وەکو بەرزترینیان زایدەنیانی لە کنەمانە ئەگەر بۆنەکان ئەو زەیتیانەبی بە قیاسات دەفرۆشێتن واتە قیاسەکانی شتیدا لە 1000 تێدا 2000 10,000واتە دەگاتە 100,000یش بە قیاسات ینی بە جێری قیاسە و تێشیدا شەریکاتە شەریکات هەیە گرانتر ڕادەوەستی و جێری شەریکەکە دەگۆڕێتن و جێری شەریکە و قیاسەکەیتی دەگۆڕی واردووچ تقریبان دستانان بەخۆی بۆن باشترە چکە بەهاوێنن بە حکومەوەی زۆر گەرمە بۆنی زیاتر کەمتر دەمینێتەوە بە دستانان زۆر باشترە بۆنی بەخۆکەی عەزیدا سەرمایە زیادەکەوی بە ساردی دێ زۆر باشە ئەو کەسانەی کە بۆن دەکردن شارەزایان لە بۆنکردین هەیە یاخود داوا لە تۆ دەکەن کە بۆنێکی خۆشیان پێ بدەین واللهی تقریبان هەیە شارەزای هەیە مەرەقی بۆنە عەزیدا بۆنیە هەشە مەسەرەن دەرێ بۆنەکەم دێ بە دڵی تۆ بێ ئانی بە خۆت بۆی هەڵبژێریان چەند بۆنێکە تێکەڵی دەکەین دەیدێنە مشتەریەکانمان زۆر باشە زیاتریش خەڵکی خۆمان عەزیدا بۆنی شیرنە بۆنی شیرن خەڵکی هەولێرێ زۆر باشە خەڵک زیاتر بۆنە ئەو بۆنان دەکرێت کە کەپسن یاخود ئەو جیراوانەی کە خۆتان دەیگرنەوە بەخوای زیاتر ئێستاکە تقریبان زەیتەکان ئەو جیراوانەی بە خۆمان کە دەیگرینەوە ئەوان کەپسەکانی بە هەمان شێوە دەفرۆشرێ ئەوانی شەر زۆر باشە ئێوە خۆتان تێکەڵێکتان تایبەت کردو کە خۆت دروستی بکەی و نهێنی بێ و نەیدرشێنی بەڵێ هەیە بەڵێ بە خۆمان چەند بۆنێکی عالەمیمان تێکەڵ کردیە بۆنێک خۆش زۆر خۆش دەرچوە و سەرفیاتەش زۆری شێ بەکاری هێنابی دووبارە هاتووی لا بردیتەوە باشە بۆن خۆشی گرینگە بۆ مرۆڤەکان بەڵێ بە تاکیدەت و بە هەجر کرد زوامی بەس کە بۆن ناخۆشی خەڵک لێ دوور دەکەوتەوە کاتی خۆش کە فەڕەنسیەکان زۆر پیس بوون یان دەبینی زرک و بەرگ و بە بۆن خۆیان ڕاگەیت دوێ هە بە ناوبانگ بۆ فەڕەنساشکە لە بۆنی ئینسان دایم بۆنی خۆش بیتن زۆر زەرورە ماما جان ناحەی بوون هەموو کەسێک نازانین بۆنی استعمال بکە چۆن هەر شتێکبی لە خۆی دەدا کە بۆنە دەبی بۆن لە مەلامەحی هەیکەلی شخصەکەی بێتن ئەو گەنجەی کە ئەو زرکەی لەبەرە چ بۆنە چی اختیار بکە بۆنە چ خەفیف قڕس ئەو بۆنە نێرگزبی گوڵی خۆماڵی بیتن زۆر باشە پێم بڵێ تۆ گرنگی بە کامیان دەدەی واللهی ئیمانت هەبی بەو کەلیمەی واللهی بەس بەو بۆنی عارەقەی خۆم لە هەمووی خۆشترە ماما ئینسان دەبێ گرنگی بە بۆن بدا بۆن ئەگە تو ئینسان چ پاگش بی ئینسانێکی نوێژکەر بی و تاعات بی ئەلی مزگەفت و جەماعەتی بی بە جددی بە قورئان ئەتو بۆن زۆر خۆشە لەو بۆنەی لەو بازاڕی دەفرۆشن بەڵام ئەوانەی ئەهلی مزگەوتیشن پێویستیشە بۆنیش دەخۆیان بدەن نەک کاتێک دەستە مزگەوت بەشێکیان هەست دەکەی کە بۆنێکی ناخۆشە ئەتو کە دەچێ مزگەوت ئەو بۆنەی کە بە ناوی جومعەی لە خۆ دەدەینە هەم بۆنە چ خۆشترە باشە لە سەرچیای عەرەفات چ بۆنەکەیە ئەو سوالێ لە تو دەکەمەوە ئەو بۆنەی چێ عەرەفات چییە ئەدی لۆ خوای گەورە ئەو بەشەرێ هەموو بە بۆنی خۆی بە بۆنی مسک دەردەچیلۆ لە ئاینەکەشماندا پێمان گوتراوە خۆتان بۆ خۆشکەن ئینسانیش دەبێ لەم سەردەمە بە تایبەتیدا و لەم وەرزە بە تایبەتی کە هاوی ناگرین گرنگی بە بۆنی خۆش بدات بە قورئان برام بە قەنعەتی خۆم طبعاً بۆنی خۆش لە خۆتە ئەگەر تو ئیمان بەخوا پێغەمبەری هێبی ڕێی سرات مستەقیمت گرتبی بۆنت زۆر خۆشە شایەدەکەی ئەو کابرایە کە عەمری ئەو گەنجەی کە عەمری خوای کرد لە دیێرانیەی بوو لە لای ئەترافی سلێمانی بوو تەختەق بوو ناوی کاکەرێم بوو هەزار ڕەحمەت لە گۆڕی چ بۆنەچی لێ هات خوا و بەرەکەتەی کودایە ئەم بەرەکەتم لە خوای دوێ لە عەبدی ناوێتن بۆن و بەرەکەت لە خوای بێ لە بۆ من باشترە نەک لە عەبدەچی بۆنخۆشی نەک لە سەکەسایەتی هەر لەسەر ئەوانەی کە ملتەزمن بەدین سەرەتاوە یعنی ئەوانەی کە ملتەزمن بەدین وازبە لە سەریان کە خۆیان بۆن خۆش بکەن و خۆیان
بۆنێکی وا لە خۆم دەکە خەڵک لیان وەڕەز نەبێ خەڵک تەمەنا بکە کە عشقی مزگەوت بێ عشقی ئەو مسلمانانە بێ کە ئالی مزگەوتن بۆیە بۆنخۆشی کاریگەرێکی زۆر زۆری هەیە لە سەکەسایەتی مرۆڤەکان. زۆر باشە با بزانم تۆ وەکو خۆت ڕۆژانە بۆن بەکاردێنی؟ بەڵێ من چەند بۆنێکش لێ دەمنی لا نەک یەک بۆن هەم بۆ مزگەوت لێ دەدەم هەم بۆ ماڵش لێ دەدەم هەم بۆ دەرەش لێ دەدەم وەخڵکیش ئەلحەمدولیلا زۆر دێن بۆن بەکاردێنێن لەبەر ئەوەی ئێمە مادام مسلمانین پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن دەفەرمێ کە مەسەلەن بۆ نمونە سیر و پیاسان خوارمێنە مزگەوت بەڵام لەگەوەشدا دەفەرمێ تەنەظەفوا فإن الإسلام نظيف هەم پاک و خاوێنی لە ئیسلامدایە هەم بۆن خۆشی لە ئیسلامدایە پێغەمبەر صلی الله علیه و سلم وا وەسفی بۆن کردووە کە یعنی یەک لە سێشتەکانە کە خۆشەویست بووە لە ناخ و دڵ و دەرونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بۆم بووە. زۆر باشە باسی وت کرد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر سیر و پیاستان خوارد مێن بۆ مزگەوت دەپرسم لەبەرچی لەبەر ئەوەی چونچی پێشوی جوابی وڵامەکەت بدەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بەندەلەکە خوای گەورە زۆر بەقەدرا دەفەرمێ ئەگەر بێت و بە ئەرگ نەبایە لەسەر ئومەتەکەم ئەو سیواکەم وا دەکرد لە هەموو نوێژەکان بەکاری بێنم بۆ چونچی دەڵێ نەکە ئەرگ بێ بۆ مسلمانە کە سیواکێک لێت دێ چەند سانێک نابا بەڵام تۆ لەگەڵ ئەوەدا بۆنێکی ناخۆش و بۆنێکی وەک بڵێ ئەوەی کە باسما کرد بۆنی سیور خەڵک ئەزیەت دەدەی بە بۆنەکەی لەبەر ئەوەی مەکروها یعنی پێغەمبەر نەهی کردووە صلی الله علیه و سلم ئەتۆ بێ مزگەوت کە ئەو بۆنە لەبێ بزا لەو سەردەمە ئێستا بکە گەرمایە یعنی بڕوا بکە بەدەگمەن کەسێ خۆی ڕۆژانەش بشوە یعنی لە مزگەوتی بۆن ئارەقەی لێ دێ بۆن یعنی بە حساب نوێشکەرە برام پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خۆتان خاوێن ڕابگرن لە بۆری ئیسلام پاکە ئیسلام خاوێنە بۆیە وەکو ئاهلی مزگەوت یعنی دەبێ بەوازبی بزانێ کە دەچێتە مزگەوت یا خو دەچێتە نوێژی جەماعەت دەبێ سەرتا بۆن خۆشەشی لە خۆی بدا خۆی بشوا جوکوبەرچی بگۆڕێ ئەوجا بچێتە مزگەوت لەگەڵ ئەوەشدا بۆنێشوا لە خۆی بدا حتا بۆنەکە بۆ خودی بۆنەکە نابێ قورس بێ و گران بێ ئەو خەڵکە پێی ئیزعاز بێتن واتە پێویستە بۆنەکە لەگەڵ وەرزەکاندا بگونجێ بۆنەشی سوگی بە تایبەتی لەم وەرزی هاوینەدا طبعا وایە دەبێ لەگەڵ ئەو شخصیە بگونجێکە لە خۆیدا ئەگەر بەخۆی هەستی پێکرد ئەو بۆنە لەگەڵ ڕوحی ناگونجێ یاخو لەگەڵ هەستی ناگونجێ کەواتە خەڵکش بچی ئەوە نابێ ئەوش ئەو نەعەبۆنە بەکاربێنێ کە خەڵک لێی وەڕەس بێ بۆیە ئەزیەتدانی موسڵمان بە بۆنی ناخۆش بەخوا گوناحی دەگاتێ. باشە جاری وها بووە کەسێک لە تەنیشتت بێت لێ حەز بکەی بۆنێکی ناخۆشە پێیەوەی ناڕەحەت بووبی بێزار بووبی زۆرش بەڵێ بەڵام پێم نەگوتووە نەوەڵڵا. باشە کاتێک تۆ بۆن دەکەی ڕەچاوی دەروبەرەکە دەکەی بۆن بکڕم بەڵێ ئێمە کە بۆن دەکڕێن هەر ئەنواعمان هەیە یعنی مەسەلەن لە بابەتەکانی مسک و تیرۆز و شێخ زاید و ئیدی حەرەمێن مەککە بۆنی ئەنواعمان هەیە. باشە بۆن بۆ نمونە کردیتە سیستەم بۆ نمونە بەیانیان چ بۆنێک بەکاربیێنی یاخود ئێواران چ بۆنێک بەکاربیێنی بەپێی کاتەکان گۆڕانکاری لە بۆنەکاندا بکەیت بۆ دوکانیا بۆ خۆم بۆ خودی خۆت نەخێرنا من مەسەن ئەوڕۆ بڵێم تیرۆز بەکاردێنم احتیمالە سبنە شێخ زاید بەکاربێنم احتیمال هەیە پاشان نێرگزێک بەکاربێنی خەفیف بێ یعنی هەل لە تا بۆنێک تەواو نەبێ ناس مەسەر بۆ نیشکە بەڵام ئی دەرێ هاوە ئی مزگەوت بەڵام ئیماڵێمان یعنی بە جوێرەی خۆمان دایدێنین بۆنەکە. لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی وەڵای زۆر باشم ڕۆژانە بۆین لە خۆم دەدەمم بێ بۆ ناتوانم بێمە دەرێ سان دایم بۆنی خۆش بیتن زۆر زەرورە یەک لە سێشتەکانە کە خۆشەویست بووە لە ناخ و دڵ و دەرونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بۆم بووە. دەچێ مزگەفتێ هەن دەچێت شوێنێک کەسێک بۆنی خۆشە پێت خۆشە بەرامبەر زۆر جارەیە کابرا بۆنێکی خۆشیەوەی پێم گوتیەوە چ بۆنەکە. بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان سەرنج و بۆچوونی بەشی لاوڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر گرنگجی بۆ خۆشی بەڵێ زۆر گرینگە بە تایبەتی لە مۆرزیاوینەدا گرنگجی بە بۆ خۆشی بدەین و خۆمان بۆ خۆشکەین بە تایبەتی لەو کاتانەی کە دەچین بۆ کۆڕ و مەجلیسێک یاخود دەچین بۆ مزگەوت پێویستە بۆنێکی خۆشمان لێبێ خوای گەورە مرۆڤ ئەو کەسانەی خۆش دەوێت ئەو مرۆڤانەی خۆش دەوێت کە پاک و خاوێن و بۆنیان خۆشە و پێویستیشە بە تایبەتی لە ڕۆژانی هێنیدا دوورکەوینەوە لە بۆنی ناخۆش بە تایبەتی دوورکەوینەوە لەو خواردنانەی کە بۆنی ناخۆشیان لێدێت وادارم گرنگجی بە بۆن خۆشی بدەن تاتەوەرەی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ